بەڵێ ئێستاش بۆ زانیاری زیاتر لەسەرم هەواڵە هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندیمان لە ستودیۆ لەگەڵە. هاوڕێ سەعید سپاس بۆ ئامادەبوونتان. بۆ یەکەم پرسیارە پرسم دوایین زانیاریەکان لەسەر ئەم ناڕەزایەتی خانشین کراوانە چییە؟ وێڕایسراو بۆ ئێوە بۆ هاوکارانتان و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا تا ئەو جێگایی کە تاقیمان کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەو هەواڵانی کە بڵاو بوونەتەوە ناڕەزایەتیەکان کەم و زۆر بەردەوامن بەڵام دوێکە کە 25 مانگی پوشپەڕ بوو بە ئەوجی خۆی گەیشتوە لە زیاتر لە 19 شار لە شارە گەورەکانی ئێرانیا لە شارە گرنگەکانی ئێران ئەم ناڕەزایەتیانە بەردەوام بوو. ئەمە وەکو ئاخرین زانیاری ئەمڕۆ هەواڵی تازەتر بە نیسبەتی ئەم ناڕەزایەتیانە بڵاو نەبووتەوە، بەڵام دڵنیاین کە ئەم ناڕەزایەتیانە بەردەوامن چون تا ئێستا هیچ جوابێکی ئەرێنیان وەرنەگرتوێتەوە. هەمووشمان دەزانین کە سەرچاوەی ناڕەزایەتیەکان خۆی ڕیشەی ئابووری هەیە. ڕژیمی کۆماری ئیسلامی ماوەیەکی زۆرە تووشی قەیرانێکی ئابووری هەمەگیر بووە و هەر ئەم قەیرانە بۆ تەباعیسیەوەی کە ناڕەزایەتیەکی بەرینی کۆمەڵایەتی کەوتۆتە ڕێکە هەموو چین و توێژە دەستکورت و کەم داهاتەکانی کۆمەلگای گرتووەتە بەر لەم ئاخریانەشدا زۆرتر لە ناڕەزایەتی معەلیمان خانەنشینان و کرێکاراندا خۆی دەنوێنێ، بەڵام عام ناڕەزایەتێکی کۆمەڵایەتی لە ئارادایە و ئەوەش سەرچاوەکەی بەرزبوونەوەی نرخی کالاکان، کەم داهاتی خەڵک، داخوازیەوەی کە حقوقەکان زیاد بکرێت. مەسەڵەن بۆ نمونە خودی خانەنشینان داوایان کردووە کە ئەو حقوقێکی کە بووان دیاری کراوەکو خانەنشین زیاد بکرێت. ئەوان بە پێی تەوەڕمێک کە چوەتە سەرێ و بە پێی بەراوردێکی کە کراوە کە دەبێت هەزینەی بنەماڵەیەک حەدیقە لە 16 ملیۆن تمەن کەمتر نەبێت یالانی کەم لە 10 ملیۆن تمەن دەبێت حتمەن بەرزتر بێت تاوەکو بتوانێت ژیانێکی بڕێک مرەفەهیان هەبێت. ئێمە دەزانین کە ئەمانە بە هیچ شێوەیەک جواب نەدراوەتەوە. ئەوان کە داوای 40% زیادکردنی حقوقیان کردووە لە مەجلیس لایەن دەوڵەتەوە پێشنیار یا موافقە لەگەڵ 10% کراوە. ئەمە کە بە هیچ شێوەیەک تەناسوبی نییە لەگەڵ تەوەڕمێکی کە لە ئێراندا هەیە. بە هەربەم دەلیلانە ڕۆژ لەگەڵ ڕۆژ وەختێک داخوازیەکان بەرەو ڕووی وەڵام نەدانەوە دەبنەوە یا بەرەو ڕووی ئەوە دەبنەوە کە دەوڵەت توانایی جوابدانەوەی پێی نییە یا پشتگوێیان دەخا، خەڵک تووڕەتر دەبێت، زیاتر دێنە خیابان و هاتنە سەرشەقامی بەشی زۆری خانەنشینانیش هەر لەم لایەنەوە سەرچاوی گرتووە. بڵێ بۆ زیاتر بۆمانشی بکەنەوە داخوازیم خانشین کراوانە چییە و چه هاوبەشێکی هەیە لەگەڵ ویست و داخوازی کرێکارەکان؟ خۆمان دەزانین کە بەشی زۆری خانەنشینەکانی هەر سەربەتینی تەبەقەی کرێکارن، یانی خۆیان کرێکارن. ئێستا تۆ بڵێ فەرزکەین لە بەشی بێهداش بن، لە بەشی معەلیمی فەرهەنگی بن، کرێکارانی ساختمانی بن یا خودی لە شیرکەتەکانەوە باس، ینی کولەن لە چینی خوارەوەی کۆمەلگا، چینی کەم دەرامەد و هەر لە چوارچێوەی چینی تەبەقی کارگەردا ئێمە دەتوانین ئەمانە تعریف بکەین. یعنی ئەمە هەر دەگەڕێتەوە سەر خواستی تەبەقی کارگەر. ئێستامان خانەنشینن جیای دەکەینەوە لەن داخوازەکانی و داخوازەکە هەر ئەوەیە زیادکردنی حقوق بە پێی یا مەسەلەن مانگانێک کە دەیاندرێتی بە پێی بەرزبوونەوەی تەوەڕم لە ئاستی ئێراندا کە بە شێوەکی سەرساماوەر بەرز بووتەوە. ئێمە دەڵێنەوەیان داوای 40% زیادبوونی مانگانەکانیان دەکەن بە نیسبەتی زیادبوون یا بەرزبوونەوەی تەوەڕم لە ئێران، بەڵام دەوڵەت پێشنیار یا موافقە لەگەڵ 10% دەکات کە ئەمە ئەسڵەن تەناسوبی نییە و ئەمە دەبێتە باعسی هەرچی زیاتر تووڕەبوونی خەڵک. بۆیە لە ئاستی ئێراندا ناڕەزایەتێکی بەرین هەیە. ڕاهبەریەکەشی لەلایەن تەبەقی کارگەرەوەیە. ئێستا ئەگەر فەرزکەین ئێمە دەڵێن بزوتنەوەی معەلیمان لە ئاستێکی بەرچاودا لە کۆمەلگادا مەترەحا و خەریکە ڕاهبەری بەشی زۆری بزوتنەوە کۆمەڵاتیەکان و ئەستۆ دەگرێ، ئەمانیش هەر دەچێتەوە چوارچێوەی داخوازیەکانی چینی کرێکار. چون ئێمە دەڵێن هەر چینێک، هەر کەسێک، هەر ئینسانێکە
نیروی کار بفرۆشێت تەبەخی کارتاسان نیروکاری فکری بێ نیروکاری فیزیکی بێ جسمی بێ لە کارخانە کار بکات لە مەدرسە کار بکات لە ئیدارە کار بکات لە هەر شوێ کار بکات لەمانە بە نظری منەمانە هەر سەر بە تەبەخی کرێکارن بەم شێوەی ئێمە دەتوانین ئەمە ینی پەیوەندیەکی پتەوی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری لە ئاستی ئێراندا هەیە کە ئێمە شەمان هەمومان دەزانین کە داخوازیەکانیان داخوازیەکی ڕەوایە ئەگەر پێشتر لەسەر ئەساسی داخوازی ئابووری مەترح بۆ بەڵام ئێستا جەنبەی سیاسی بخۆیەوە گرتووە ئێستا کولەن خودی دەسەڵاتی کردوتە نیشانە چون بەو نەتیجەیە گەیشتون کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە دەلیلی ئەوەی کە جیرۆدەی قەیرانێکی قوڵی ئابووریە ناتوانێت جوابدەرەوەی نیازی تەبەقەی کرێکار بێت جوابدەرەوەی نیازی چینێک بێ لە کۆمەلگادا کە هیچ داهاتێکیان ڕۆژ لەگەڵ ڕۆژ داهاتیان کەمتر دەبێتەوە و لە بەرابەریشدا پێداویستەکانی ژیانیان بەرز دەبێتەوە بۆیە ئەمە داخوازیەکی هەمەگیرە و ئەمە خەباتێکی لێک هەڵپێکراوە هەم خەباتی خانەنشینان خەباتی معەلیمان خەباتی ژنان خەباتی لاوانی خوازیاری کار و بە تایبەتیش تەبەقەی کرێکار کە لە فابریک و کارخانە گەورەکاندا خەریکی فعالیەتن و لە ساڵانی ڕابردوودا ئێمە شاهیدی ئەو داخوازی و بزوتنەوانە بووین بە تو ینی ئەگە ئێمە چاو لێ بکەین تولی ینی مێژووی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی لەسەر قەیران بووە ینی لەو ڕۆژەوە کاتۆتە سەرکار بەردەوام ناڕزایەتی بوونی بۆەوە بە تایبەتی لە ساڵەکانی 96 و 98دا کە ئەم احترازانە بە ئەوجی خۆیان دەگەن و لە زیاتر لە 200 شار دەگرنەوە و لەو جریانی ناڕزایەتیانە دایدی ئەو خەتە سوورەکان دەبەزێندرێت خەڵک ئەو تەوەهمەی کە بە نیسبەت بەشێک لە ڕژیم بووی وەکو مەسەلەن ئیسلاح خوازەکان ئەمانە نامێنێت و هەدەف دەبێتە گۆڕینی ئەم ڕژیمە وە چارەسەری ئەم مەسایلە بۆیە لەوێژە هەمومانەکە چاو لێ بکەین تعدادێکی زۆر خەڵک دەگیرێت بە پێی بەراوردەکان باز لە 5,000 و 8,000 دەکەن زیاتر لە 1500 کەس بە پێی بەراوردە ناڕسمیەکان خەڵک گیان لە دەست دەداوە پێی بەراوردە ڕسمیەکان زیات نزیک بە 400 کەس یعنی ئێمە دەڵێ ئەم تەزاهورات و ناڕزایەتی کە ئەمڕۆ کە دەیبینی لە خانشیانەوەمە زنجیرەی بەردەوام بووەوە هەر جارێکیش دەبینین لە بەشێکدا مەسن بە ئەوجی خۆی دەگا بۆیە ئەمە هەمویان پێکەوە ڕەبتیان هەیەوە لەگەڵ هەر داخوازیەکانی چینێکە کاری یەک داخوازیە هیوادارین ڕۆژێکی مەشاهیدی پەیوەستبوونەوەی هەموو ئەم ناڕزایەتیانە هەموو ئەم اعتراضاتانە لە هەر سنفێک لە چینی کرێکاردا ببین و ببێتە هێزێکی گەورەی کۆمەڵایەتی کە بتوانێت ئاڵوگۆڕێکی ڕیشەیی بە قازانجی تەبەقەی کرێکار و خەڵکی هەژار لە کۆمەلگادا بەدی بێنێت. بۆ هیوایە سپاس بۆ ئامادەبوونتە. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵش.